بەڵێ بینەرانی پایتەخت میدیا سڵاوتان لەبێت. کەمێک پێش ئێستا هەواڵێک بڵاو بووە، دەنگوێک بڵاو بووە کە باسی لەوە دەکرد کە بڕێک پارەی زۆر کە بە دیاریکراوی نزیکەی $100,000 لە بەڕێوەبەرایەتی هاتوچۆی پارێزگای سلێمانی لەلایەن کارمەندێکەوە بردراوە. من بۆ مەبەستە پەیوەندیم بە ئاسۆ محەممەد بەڕێوەبەری هاتوچۆی پارێزگای سلێمانیەوە کرد. ئەو بۆ پایتەخت میدیا ئەم هەواڵەی پژڕاست کردەوە، وتی بەڵێ بڕێک پارە لەلایەن کارمەندێکی ژمێریاریەوە بردراوە، بەڵام بە دیاریکراوی باسی لە بڕی پارەکە نەکرد. من دواتر پەیوەندیم بە سەرچاوێکی دیکەوە کرد کە ئامادە نەبوو ناوەکەی ئاشکرا بکرێت. ئەو بۆ پایتەخت میدیا جارێکی دیکەوەی پژڕاست کردەوە، بڕی پارەکەشی ئاشکرا کرد بۆی کە وتی بەڵێ کە کارمەندێکی بەشی ژمێریاری سەر بە بەڕێوەبەرایەتی گشتی هاتوچۆی پارێزگای سلێمانی یەکەم ڕۆژی مانگی ڕەمەزان هەستاوە بۆی کە ئەمە 3 ڕۆژە ڕووی داوە، تا 3 ڕۆژ پێشتا کە دەکات یەکەم ڕۆژی مانگی پیرۆزی ڕەمەزان بڕی 150 میلیۆن دیناری عراقی لە قاسەی ژمێریاری بەڕێوەبەرایەتی هاتوچۆی پارێزگای سلێمانی دیار نەماوە. پاشێک کە بەداچوونیان کردووە لە ماوەی ئەم 3 ڕۆژی ڕابردووەدا پەیوەندیان بۆ کارمەندەی بەشی ژمێریاری بەڕێوەبەرایەتی هاتوچۆی پارێزگای سلێمانیەوە کردووە کە بۆچی ئەم پارە دیار نەماوە، بەڵام ئەو وەڵامی پەیوەندەکەی نەداوەتەوە، ژمارەکەی داخراوە. زانیاریەکە بەم جۆرەیەکە 3 ڕۆژ لەمەوبەر کارمەندێکی بەشی ژمێریاری سەر بە بەڕێوەبەرایەتی هاتوچۆی پارێزگای سلێمانی هەڵدەستێت بۆی کە بڕی 150 میلیۆن دیناری عراقی کە بەشێک لە زانیاریەکان بەزەوە دەکەن کە نزیکەی $100,000 ئەمریکیە، بەڵام بە هۆکارێەوەی کە سەرجەم فەرمانگە و دام و دەستگا حکومیەکان کار بە دینار دەکەن، بڕەکە بە دیاریکراوی 150 میلیۆن دیناری عێراقیە کە هەستاوە بۆی کە لە قاسەی ژمێریاری بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سلێمانی خۆی کارمەندی بەشی ژمێریاری بووە، پارەکەی بردووە و 3 ڕۆژ بەسەر ئەم ڕووداوەدا تێپەڕیوە. ئاسۆ محەممەد بەڕێوەبەری هاتوچۆی پارێزگای سلێمانی ئەوە چی گوت بە پایتەخت میدیا کە لە ئێستادا هێزەکانی ئاسایش سەرقاڵی لێکۆڵینەوەن تا ئەوەی کە بتوانن ئەو کارمەندە دەستگیر بکەن کە ئەو بڕە پارەی لە قاسەی ژمێریاری بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سلێمانیدا بردووە. وەکو ئاماژەم پێکرد بڕی پارەکە 150 میلیۆن دیناری عراقیە و لە ئێستادا ئەو کارمەندە ژمارە تەلەفۆنەکەی داخراوە، کەس ناتوانێت پەیوەندی پێوە بکات. هێزەکانی ئاسایی سەرقای لێکۆڵینەوەن تاوەی کە بزانن کە ئەم کارمەندە ئاخۆ لە وڵات ماوە یاخود چۆتە دەرەوەی وڵات بە جۆری ئەو زانیاریانی کە لە بەردەست مندان بە جۆری ئەو سەرچاوی بەڕێوەبەرایەتی هاتوچۆ لە بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سلێمانی و بەمندراوە، 3 ڕۆژ دەبێت ژمارە تەلەفۆنەکەی داخراوە. ئەم کارمەندە خۆی لە بەشی ژمێریاری داوای دۆ ڕۆژانە سەر بە بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سلێمانی هەستاوە بۆی کە 150 میلیۆن دیناری عێراقی بردووە و لە قاسەکە دەری هێناوە. ئەمەش سەربارەوەی کە ئەوان هەستیان بەوە کرد، چاوەکە باسی کرد، هەستیان بەوە کردووە کە بڕێک پارە لە قاسەی ژمێری دیار نەماوە، دواتر کە بەداچوونیان بۆ کردووە بە دیاریکراویەکان بۆ دەرەوە و ئەویان ئاشکرا کردووە کە لەلایەن کارمەندێکی بەشی ژمێریاریە و پارەکە